گوندی مەلاداووددا لە سلێمانی شوێنێکی تا ئەندازەیەک دوور لە شار. ئەم شوێنە ڕەز و باخێکی زۆری لێیە، بەڵام لەوە دەچێت کۆتایی تەمەنیان نزیک بوو بێتەوە. دانیشتوانی ئەم شوێنە دەڵێن کۆمپانیایەک هاتووە لە بەرامبەر بڕێ قەرەبوو خانوەکانیان دەڕوخێنێت و ڕەز و باخەکانیان دەبڕنەوە تا بیکەن بە پرۆژەی نیشتەجێبوون. ئەوان دەڵێن بڕینەوەی دار و درەختەکان نیگەرانی کردوون، بەڵام هیچ دەسەڵاتێکیان نییە و بەناچاری دەبێت شوێنەکە جێبەهێڵن. هاتوویتر بڵین قەرەبێکی کەبات و بە باخ و سەحەم باخ و ئەم خانوەکان ئیتر تەختیەکەن و بەجییانیتر بۆ شوقیانە بیکەن بە شوقی. بەڵێ قوربان ئەو ڕەز و باخانێکە هەیە هەمووی دەختەکرێ، هەر هەمووی تەختەکرێ. نەوەڵا ناڕازین، ئەگەر ڕاستەوێت نەوەڵا ناڕازین. وڵاتاوەکانیمان شێجار خۆ بڵێ تو نەڵێ هەر دەستیان بەسەرا گرتووە. دەسەڵات نیە لەگەڵ حکومەتا هیچ ناکرێت تازە هەمووی دەستی بەسەرا گیراوە. ئەمە توی بینی لە تونێلەکەەوە تا هێتەوە ناپارکی هەواری شارێتێت قەیوان تۆسپی خۆزانی هەمووی تەختەکرێ بە حساب ئەو بینا و شوقە و هێنە خانوەیانە هەمووی تەختەکرێتەوە کرێ بە شوقە. ئەم هاوڵاتیە بەتەمەنە دەڵێت کوڕەکەی تەنها لە بەرامبەر گواستنەوەی دارێک و ڕوانەوەی لە شوێنێکی دیکە تووشی گرفتێکی گەورەیان کردو، ڕوبەڕووی یاسا و گرتنیشان کردەوە. بەڵام ئێستا دەیان دۆنم ڕەس و باخ لە ناو دەبرێت و دەکرێت بە پرۆژەی نیشتەجێبوون. بۆچی کەس یەخەی ئەوان ناگرێت؟ کوڕەکەی من کرێکی بووە، ماڵی خۆم نەبووە، یەک باخ و باخاتێکی لە حەوشەکەیە دروست کردووە، یەک چڵێدا تاشاتووی هەڵکەنوە بینێژێ لە شوێنێکی تر. کوڕەکان گرتم، سێ چوار مانگهێنان و بردن، غەرامەشیان کرد. بۆ ئەم هەموو دار و درەخت هەڵەکەنێ کەس نییە بڵێ بۆچی وای لێ یەکەی. نارێ وەڵا ئەمە هەمووی باخ و باخات بوو لەم سەرەوە، ئەم هەمووی باخ و باخاتە. ئەی ئەم هەموو دارە جوانە لەم دەشتا نێژراوە، خەڵک لەبەر من لەبەر کرێچیەتی نەبووایە ئەونا برسی عەرزم ببووە لە ناو شار چیم لەم چۆڵەوانیا کرد. ئەمە سێ چوار سەرخێزانە کرێچی بوو هاتوۆتە ئێرە 4-5 مناڵی هەیە تەلەبەیەکێ لە ناو شارەیەکێ لێرە یەکێ لە مەلاداودا لە تا داماوی بێمە عیشە داتوونێرە 2 دینار پەیە کە ئەمەشمان لێ ئێستن و لێمانە ڕوخێن و ئەیبەن چینە کوێ. شارەزایەکی بواری ژینگە دەڵێت ژمارەیەک بازرگان و وەبەرهێن بێگوێدانە هەستکردن بە بەرپرسیارەتی لە جێگەی فراوانکردنی پانتایی سەوزایی دار و درەخت دەبڕنەوە بۆ بەرزکردنەوەی شوخە و فێلاکانیان. هەم لە فەرمانگە حکومیەکان فەرمانگەی ژینگە بە تایبەتی خاوەن مەعمەل و ئەو کۆمپانیاوشە ئیجبارەکەن کە ڕێژەیەک لە پرۆژەکانیان ڕێژێ لە زەوی پرۆژەکانیان بکرێ بە سەوزایی. بەڵام بەداخەوە ئێستا هەندێک کەسی نابەرپرس نامەسئول کەیەن بە بڕینەوەی دارەکان و دروستکردنی پرۆژەی نیشتەجێبوون یا پرۆژەیەکی بڵێ پیشەسازی هاتوون ئەو مەترسیان لەسەر هەرێمی کوردستان زیاتر کردووە کە ڕێژەی سەوزایی بەرە کەمبوونەوە ڕوا کەمبوونەوەی زیاتر. طبعاً کاگڕامیار ئەمە واقعی هەرێمەکەی ئێمەیە، یعنی ئەوەی یعنی قانون بۆ بە مەتاتێکەوەی کە ویستی بۆ لای خۆی ڕایەکێشێ، ئەوەی کە ویستی بەدڵی خۆی ڕایەکێشێ. حاڵەتێکی ئاسایی کە هیچ جۆرە با بڵێن واستەیەکی نییە، بەڵێ لێپێچنەوەی لەگەڵەکرێت لە ڕووی یاساییەوە درێ بە دادگا ئیجراعاتی لەگەڵەکرێ، بەڵام بەرپرسێک چە حکومی بێ چە حیزبی بۆ هۆی ئەو دەسەڵاتی کە هەیەی توانیەتی خۆی قوتارکا لەو ئیجراعاتە یاساییانە. بەشێک لە دانیشتوانی گوندی مەلاداوود بەتایبەت ئەوانەی بۆ پێیان قسە دەکەن باز لەوە دەکەن لەلایەن کۆمپانیایەکی وەبەرهێنانەوە دەیان دۆنم ڕەز و باخ لەناو براون و دەکرێن بە پرۆژەی نیشتەجێبوون. ئەوانەش دەردەکرێن کە لەم شوێنە خان و یان باخیان هەیە. لایەنە پەیوەندیدارەکانیش بێدەنگن لە ئاز بڕینەوەی دار و درەختەکان و کۆمپانیاکەش لە دروستکردنی پرۆژەکەی بەردەوامە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، گوندی مەلاداوود، سلێمانی.